چندرێس شارێکی وێرانە ئێستا. زۆربەی باڵەخانەکان وێران بوون. ئەو باڵەخانەی کە بە پێوە ماون زۆربەیان ترسی ئەویان هەیە بڕۆخێن. هەندێک لە خەڵکەکان لە خانوەکانیان نیشتەجێ دەبن کە ترسی ڕوخانی هەیە، هەندێکیشیان ناوێرن لە ترسی ئەوەی کە جارێکی تر بوومە لەرزە یاخود ئەو باڵەخانە بڕوخێن لە دەرەوە لە ناو خێمەکان یاخود ئەوەی ئۆتۆمبیلی هەندێکیان لە ناو ئۆتۆمبیلەکان دەمێنەوە. ئەم چالاکیانی کە ئێستا دەستمان پێ کردووە لە بواری تەندروستی بۆ خزمەتی خەڵکی عەفرین و ڕۆژاوای کوردستان پێکهاتووە لە دوو تیمێک تیمی پزیشکی دەزگای خەرخوازی بارزانین و تیمێکیان تیمی حکوومەتی هەرێمی کوردستانە کە لەلایەن وەزارەتی تەندروستیەوە شاند کراون بۆ ئەوەی هەماهەنگی تاوامان هەبێت پێکەوە بۆ خزمەتی خەڵکی خۆشەویستی ڕۆژئاوا. یەکێک لە برادرانی گۆش هیچتریان بابێت لەگەڵمان ببینە چار کەس باشترە دوو بە دوو. تیمەکە لە چەند ئەمبوڵانسێک و چەند تیمێک پێکەوە هاوکارین و پێکەوە خزمەتی خەڵک دەکەین و چارەسەر و پێداویستی پزیشکی دەگەێنین. یەکێک لەو کەیسە تراژیدیانەی کە بەداخەوە بینیمان لە کاتی سەردانمان بۆ نەخۆشخانەی عەفرین کەیسی منداڵێک بوو، هەرزەکارێک بوو کە تەمەنی 14 ساڵە بە ناوی حەمزە ئەحمەد ئەحمەدی. حەمزە لە وەختی بوومە لەرزەکە جگە لە برایەکی گەورەی کە ماوە و لەوێ نەبووە لەو کاتە خانەوادەکەی بە تەواوی لە ناوچوون خوشک و براکانی دایک و باوکی. ئینشاءالله راح تكون مصاريف الدراسة بەداخەوە پێیەکی لەدەست داوە. حەمزە لە ناوچەی جندرێز تووشی ئەو کارەساتە بوون لە ژێر یەکێک لە خانووەکاندا. أهلي الست ماتوا وأخواتي الصغار وأختي الكبيرة وأبوي وأمي. ضلوا أخوي بس ما كان موجود بالبيت. هذا الحمد لله ما أصابه شيء. راح نركب لك أطراف صناعية تمام ومن أحسن الأنواع حتى تروح للمدرسة وتكمل شغلك ودراستك. تمام. تحتاج شيء حاليا؟ سلامتك حاليا. ويجزيك الخير. حبيبي إن شاء الله راح تتحسن بأحسن الحال. إن شاء الله. عندك موبايل شيء؟ رقم تلفون؟ مالتك؟ والله موبايلي ما بعرف إذا طالعوا بس هون عمتي برا خذ. برا؟ شنو اسمه؟ عمتي؟ إيه؟ جازي الأحمد. جازي؟ الأحمد. جازي الأحمد. موجود حاليا هنا؟ إيه. ئەوەی کە ئێمە بینیمان هیواداری نوانە بێ بەڵام دۆخی دەستی باش نەبوو. ئەوەی کە لەگەڵی بوو پوری حەمزە بوو لەوێ هەماهەنگیمان لەگەڵ کرد کە بتوانین لە ماوەیەکی نزیک کۆنتاکتیان بکەین و بیان دۆزینەوە لە ڕێگای ژمارە تەلەفۆنەکانی و ناونیشان. بەڵێنمان پێدا کە پێی سناعی بۆ دروست بکەینەوە بۆ ئەو پێی کە لە دەستی داوە. بەڵێنی ئەوەشمان پێدا کە کولفە و مەسروفاتی بوو ماوەی 5 ساڵی خوێندنەکەی تا تەواویەکە ئەمە وەکو دەستگای خەرخوازی بارزانی لە ئەستۆی بگرین. یەکەم شوێن کە دەستمان پێ کرد یاریگای عەفرین بوو، ستادیۆمی عەفرین. نزیکی 250 عائلە لەوێ نیشتەجێ بوون. نزیک لەوێ مزگەوتێکی لێبوو کە نزیکەی 100 خێزانی تێدا بوو. ئەوانە هەمووی سوودیان لەو خزمەتگوزاریانە وەردەگرت کە لەو ستادیۆمە لەو مەلعەبە هەبوو. گڵەڤز و ماسک شتت دەوێت؟ تیمەکانی ئێمە هاوکار بوون لەوێ لە چەند سەعاتی بیدایەت نزیکەی 120 نەخۆش لەو خانەوادانی کە لەوێ موجود بوون سوودیان لەو تیمانە وەرگرت کە ئێمە دابەشمان کرد. دود ما عندك؟
دوای کۆتایی هاتنی پلانی عفرینمان لە مەلعەبی عفرین بەرەو جندرس بەڕێکەوتین. لە جندرس لە نزیک ئەو تیمانەی کە خەریکی خاوێنکردنەوەی خانوە ڕووخاوەکان بوون لەوێ تیمەکانمان دابەش کرد و بەناو گەڕەکەکان و هەروەها تیمی گەڕۆکمان دروست کرد کە سەردانی ئەو گەڕەکانە بکەن کە خزمەتگوزاری تەندروستیان لێ دوورە. هەندێک لە خەڵک نزیک بینەوە باش. ئەرێوەڵە بەس زۆر دوور نەکەوینەوە لە بە مۆزوعی ئەمنی. دوور ناکەین. بەداخەوە ئەوەی کە ئەیبینین دۆخی منداڵان باش نییە. ئەوەی کە شکلیان زاهریان ئێمە دەیبینین وا هەز دەکەین کە منداڵان زۆربیان لە خوێندن دابڕابن نەتوانن پەرە بە توانەکانیان بدەن توانە زانستەکانیان لە قوتابخانەکان سوودی لێوەربگیرێت. دەرمانی نایە تەبەڕوع دەکەین لە بۆ مەشفا ئەوەی کە بریندارە ئەوەی کە عیلاجی پێویستە لە مەشفا تا عیلاجی خۆوەرگرن لەبێرە و تیمێتمە ئەوانەی دی لە خزمەت وە دەبن بۆ تەوزیعی خیام خێمات و بۆ تەوزیعی بەتانی و خواردن و بابەتانە ئینشاءالله بگاتە هەمووتان. ئەم دخوازن خێمەوەکێ مادن ئەم جەم ماڵی خۆ خەیەوە باگرن خێمێ خۆ عەدەدێکی زۆر خێمەمان تیمەکانی ما ئێمە گو والله ئەنجا کوردت ما ئەنجا مەڕە خەیەوە واللهی ئەم دارن جەم وەنۆ نادنمە یەو ئەوەیە بگاتەن گۆ ئینشاءالله. ئینشاءالله ئینشاءالله دەشگا بەس ئەم تازە گەلێک نییە ئەم دەست پێ کردە ئینشاءالله وردە دەگاتە هەموو ماڵت. ڕێژوا ڕۆزی بە رەبی العالەمین. اخوات كيف هذا اهلا وسهلا اهلا وسهلا. دروشمی ئێمە شانازی بە مرۆڤ خزمەتکاری میلەتی خۆی بێ لەژێر ئەو دروشمە پیرۆزە ئێمەش هەوڵە دەین بگەینە ئەو گروپ و ئەو خێمانە ئەو ناوچانێکە پێویستیان بەوەیە کە ئێمە بگەینە لایەن لە باتی ئەوان بێنە نەخۆشخانەکان. خەڵکەکە لە کاتی ئێستادا زۆربەی داوای خێوە دەکەن هەرچەندە ئێمە تیمی پزیشکین ئەرکی ئێمە ئەوە نییە کە بابەتی ئیغاثی وەکو دابەشکردنەکانی کەلوپەلی خۆراکی خۆت ناخۆراکی بکەین بەڵام معاناتی خەڵک بە حکمی نزیکی تیمەکانی ئێمە لە خەڵک جگە لە معاناتە نەخۆشیەکەیان هەندێک جار معاناتی تریشان بۆ ئێمە باز دەکەن. شلونكم أخباركم؟ لا الله يسلمكم. محتاجين ما عندكم راحت ايش نحتاج؟ اكثر من هالشيء. مال الدنيا يعوض. الحمد لله الحمد لله. المهم سلامتكم. كله يهون. المهم سلامتكم. الله يسلمكم. أزمة وتعدي إن شاء الله والله يلطف واحنا مشكورين والله يرحم الموتى ويشافي الجرحى يا رب. كردستان. بابەتی خێمە لە کاتی ئێستادا لەو دۆخە ئیمەرجنسیەدا یەکێکە لەوانی کە داواکاری هەرە سەرەکی ئەو خەڵکانەیە کە سەردانی ئێمە دەکەن بە وەرگرتنی چارەسەر. لەو بوومەلەرزە زەرەر و شەزا بۆ بۆنگۆ؟ لا الحمد لله زاروا تشنابونا الحمد لله ما وقتنا خلاص كر ده بس كده كما بينا يجون ملات مالي ما يجون مالي هذا خوسي قيزي منه ومالي جندي أجيب عائلات شون خەڵکی ئەم ناوچانە بەدڵ پێشوازی لە ئێمە دەکەن و بەدڵ دڵخۆشن بە وجودی ئێمە لێرە. زۆر بەڕوونی ئەبینین کوردانی ئێستاکەن نیشتەجێ عەفرین و جندرێس ماون بەڕاستی پێشوازیەکی ئەجگارگەرم لە ئێمەکەن و بەدڵێکی پڕ و بەدڵێکی ئەتوانم بڵێم بە دڵخۆشی و بە غەمگینیش دڵخۆشەکان لەوەی کە بە ئێمە شادون غەمگینیەکە لەوەیە کە هەز دەکەن لەوەی کە ئێمە بۆ ماوەیەکی کاتی لێرەین ڕەنگە دواتر ئیشەکانمان کۆتایی پێبێت کەمێک لێکتر دوورکەوینەوە بەڵام ئێمە پەیمانی ئەومان پێداون کە هەتا بگونجێت ئێمە لێرە بمێنینەوانێ و ئۆفیسێک لە عەفرین بکەینەوە. ڕێیارەکەی لە سەرۆکایەتی دەستگا لە کاتی ئێستادا نازانین تا چەند بەردەوام دەبێت بەڵام ئەوەی کە ئۆفیسێک لە عەفرین هەبێت
چالاکی و خزمەت گوزاری ئەمرۆییەکانی دەستگای خەرخوازی بارزانی لێرە سەرپەرشتی بکات. دەستگای خێرخوازی بارزانی ئەتوانین بڵین یەکەم دەستگای خێرخوازی یاخود یەکەم ڕێکخراوی خێرخوازی نێودەوڵەتیە کە توانی بگاتە ڕۆژاوای کوردستان لە کاتی ئەم کارەساتە. دەستگای خێرخوازی بارزانی ئێستا سمبول و وێنەیەکی ئەوەندە جوانی دروست کردووە لە کاری خێرخوازی. ئێمە ڕۆژانە پەیوەندیمان بۆ دێت لە هاوبەشەکانمان لە نەک لە ناوەوەی وڵات تەنها لە دەرەوەی وڵات ئەوانەی کە خەڵکی بیانین و هاوبەشی دەستگای خەرخوازی بارزانی دایانەوێ هاوکارەکانان لە ڕێگای دەستگای خەرخوازی بارزانی ئەو بگەێنە ئەو وڵاتانی کە وەکو ئەو ناوچانەی لە سووریا و تورکیا لە ڕۆژئاوا و باکووری کوردستان کە زەرێرمەند بوون.